سڵاوت لێبێ بە بەبراوەی خەڵاتێکی پلەیستیشن 4 تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گەرتوانیمان بە هاوکاریەکانی ئێوە ئەم کەناڵە بگەێنینە 20,000 سبسکرایب ئەوە خاوەنی ئەم کەناڵە بڕیاری داوە کە خەڵاتێکی پلەیستیشن 4 بکاتە تیر و پشک بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەیان کردووە بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن کاتە کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا ئێوەش چانسی خۆتان تاقی بکەنەوە لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە سڵاوتان لەبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نێودا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست هەموو وڵاتێک هێزێکی تایبەت بەخۆی هەیە کە خاوەنی بەهرەی تایبەتن بەڵام ئایا دەزانیت کە چەند هێزێک و گروپێکی مەترسیدار هەن لە جیهاندا کە ناویانت نەبیستووە بەڵام کاری مەترسیدار ئەنجام دەدەن باسی هێزی ئەرکە تایبەتیەکان دەکەین کە کۆمەڵە سەربازێکن مەشقی تایبەتیان پێدەکرێ کە مرۆڤی ئاسایی ناتوانێ بەرگەی بگرێ ئەم هێزانە زۆر جیاوازن لە هێزەکانی تر تەنها لە کاتی ئەرکە تایبەتیەکاندا بەکاردەهێنرێن لەم ڤیدیۆیەدا باسی ئەو هێزانە دەکەین کە بەکاردەهێنرێن بۆ ئەنجامدانی ئەرکەنهێنی و تایبەتیەکان بۆیە تا کۆتەی ڤیدیۆکە لەگەڵمان بن بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین یەکەم یەکەی ڕاقوچیەکان ئەم هێزە تایبەتی دانیمارک لە ساڵی 1985 دروست کرا و بەسەر ناوێک بانگ دەکرا بەڵام لە ساڵی 1961 ناوی هۆنتەر کرۆپس ئۆف زێڵاندی لێنرا و سەربازانی ئەم یەکەیە دوای تێپەڕبوون بە چەندین مەشقی قورسدا هەڵدەبژێردرێن بە جۆرێک کە بەشێکی زۆر کەمیان دەتوانن لە مەشقەکاندا دەربچن لە نێوان ساڵانی 1961 بۆ 2007 تەنها 350 سەرباز لەم یەکەیە وەرگیرە ئەم هێزە کە ساڵانێکی زۆرە دامەزراوە بۆ یەکەم جار لە ساڵی 1995 نێردران بۆ ئەنجامدانی ئەرکێکی زۆر گرنگ و هەستیار و شش ئەندامی ئەم یەکەیە توانیویانە تیرۆریستەکان لە بۆسنا و ئەفغانستان بکوژن و لە ساڵی 2004 خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا ئەویش بەهۆی ئازایەتیەکەیانەوە مەشقکردن بۆ پەیوەندیکردن بەم یەکەیەوە زۆر سەختە بە جۆرێک پێویستە 6 ڕۆژمە لە بکەیت و ڕابکەیت و تەنها بە بەکارهێنانی نەخشە و قیبلەنمات دەگەنە ئەو شوێنانەی کە دەیانەوێ ئەویش بە ڕۆشتن بە شوێنی جیاوازدا و بەناو زێرابەکانشدا دەڕۆن و پێویستە لە سەریان لە کاتی دیاریکراودا بگەنە شوێنی دیاریکراو و مەشقی دەرونیشیان پێدەکرێ و بەرەنگاربوونەوەی هەموو مەترسیەکان و مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکەدا دواتر مەشقیان پێدەکرێت لەسەر خۆهەڵدان بە پەڕەشوتەوە بۆ ماوەی 1 هەفتە لەسەر یەک ئەم هێزە بەشداری چەندین مەشقی کردووە لەگەڵ هێزە تایبەتیەکانی ئەمریکادا و تا ئەمڕۆ 150 کەس لە گروپی ڕاوسیەکان ئەرکەکانیان جێبەجێ دەکەن و بەهۆی مەشقە سەختەکانیانەوە خراونەتە لیستی مەترسیدارترینی هێزە تایبەتیەکانەوە دووەم هێزی تایبەتی سەربەیەکی هێزی دەریایی هیندستان ئەم هێزە تایبەتی دەریای هیندی کە ناسراویشە بە هێزی مارکۆس هیندی وشەی مارکۆس کوورکراوی وشەی مایرێن و کۆماندسە هێزی تایبەتی دەریایی یەکێکە لە هێزە مەترسیدارەکان کە لە ساڵی 1970 دامەزراوە بۆ ئەنجامدانی ئەرکە تایبەتیەکان و دەتوانێت ئەرکەکانی لە ئاو وشکانی و ئاسماندا ئەنجام بدا و ژمارەی سەربازەکانی ئەم یەکەیە تا ئێستا نزیکەی 200 سەربازە بەڵام هیچ کەس ژمارەی ڕاستیان نازانێت تەنانەت خێزانەکانیشیان نازانن کە لە هێزی تایبەتی هیندی مارکۆسدا خزمەت دەکەن و هەنگاوەکانی هەڵبژاردنیان زۆر قورسە بە جۆرێک لە 120 ئەو کەسانە هەڵدەبژێردرێن کە داواکاری پێشکەش دەکەن هەر بۆیە باشترین ئەفسەرەکان هەڵدەبژێردرێت بۆ ئەم هێزە و بۆ ماوەی چەندین ساڵ مەشقیان پێدەکرێت ئەویش لەسەر ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەریا و ئازادکردنی دیلەکان و ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستەکان ئەم هێزە زۆر شارەزان لە خۆڵدان بە پەڕەشوت و مەلەکردن لە ئاوە قوڵەکاندا و ڕۆژانە ڕادەکەن بۆ دەوری 20 کیلۆمەتر
و هەموو شەوێک لەسەر سنگ دەڕۆن و 6 کیلۆگرامیشان هەڵگرتووە بە درێژای 20 کیلۆمەتر و هەموو هەفتەیەک بۆ ماوەی 120 کیلۆمەتر دەڕۆن بە هەڵگرتنی 6 کیلۆگرام و دوای هەموو ئەم مەشقە قورسانە ئەم کۆمەڵەیە زۆر بەهێز دەبن و دەبنە مەترسیەکی گەورە بۆ سەر دوژمنەکانیان و دەتوانن هەر ئەرکێک جێبەجێ بکەن کە پێیان دەسپێردرێت. سێیەم، هێزی تایبەتی ئاسمانی بەریتانیا. هێزی تایبەتی بەریتانیا کە ناسراوە بە SAS یەکێکە لە نایابترین هێزە تایبەتیەکان کە لە کۆمەڵێک وڵاتدا مەشق بە سەربازەکانی دەکا. بەپێی بەرنامە و شێوازی دیاریکراو ئەم هێزە تایبەتی بەریتانیا لە ساڵی 1940 دروست کراوە و هێزێکی زۆر لێ هاتووە لە ڕووی تاکتیکی بەرەنگاری و هێرشکردن و ئازادکردنی دیلەکان. زانیاریەکان دەربارەی ئەرکەکانیان و ژمارەی سەربازەکانیان زۆر نهێنین، هەر بۆیە زۆر لە بارەیانەوە نازانرێ. بەڵام بەپێی زانیاریەکانمان بێت ئەم هێزە پێک دێن لە 400 بۆ 600 سەرباز کە بەسەر چەند کۆمەڵەیەکدا دابەشکراون کە هەر کۆمەڵەیەک 56 سەربازی هەیە کە دابەشکراون بەسەر 5 کۆمەڵەدا. هەر یەکێک لە سەربازەکان توانایەکی تایبەتی هەیە، هەندێکیان قەناز بەدەستن و هەندێکیان پزیشکن یان وەک ڕێبەر ئیش دەکەن و لە توانایاندا هەیە هەر ئەرکێک بە خێرایی و زیرەکانە ئەنجام بدەن. بۆ پەیوەندیکردن بەم یەکەیەوە دەبێت سەربازبی لە هێزی بەریتانیا، هەر بۆیە هەموو ساڵێک 200 سەرباز هەڵدەبژێردرێت. ئەمەش دوای تاقیکردنەوە و مەشقی زۆر قورس و پێویستە سەربازەکە هەموو مەشقە قورسەکان ببڕێت وەک ڕاکردن بۆ ماوەی 40 میل لە ڕۆژێکدا و سەرکەوتن بە سەرسیادا و مەلەکردن بۆ ماوەی 3 کیلۆمەتر لە 7 خولەکدا. تەنها 45 سەرباز لەناو 200 سەربازەکەدا دەتوانن ئەم مەشقە قورسانە بە سەرکەوتووی ببڕن و ببنە ئەندام لەم هێزەدا. ئەندامبوون لەم هێزەدا تەنها بۆ پیاوان بوو، بەڵام لە ساڵی 2018دا یاساکان گۆڕان و یەکەم خانمی بەریتانی داوای ئەندامبوونی کرد لەم هێزەدا و توانی هەموو مەشقە قورسەکان ببڕێ و ئێستا لەو هێزەدا خزمەت دەکات. چوارم، یەکەی تایبەتی پۆڵەندی. ئەم یەکە مەترسیدارە بەشێکە لە هێزی پۆڵەندی و یەکێکە لە هێزە هەرە مەترسیدارەکانی پۆڵەندا کە مەشقێکی زۆر نایابیان پێکراوە و بە ناوی یەکی نشتەرگەریش دەناسرێنەوە بەهۆی هەبوونی پەرستار و دکتۆری زۆر کە شارەزایی تەواویان هەیە لە بوارەکەیاندا. ئەم هێزە دەتوانێت هەموو ئەرکێک بە خێرایی و وردی ئەنجام بدا و بە شێوەیەکی تایبەت مەشقیان پێکراوە و ئامادەیە بۆ ڕووبەڕووبوونەوەی هەموو مەترسیەکان. ئەم هێزە لە ساڵی 1990دا دامەزراوە، چەندین ئەرکیشی ئەنجام داوە. لە دواییدا لە ساڵی 2003 4 سەربازیان نێردرانە ئەفغانستان بۆ ئەنجامدانی ئەرکێکی نهێنی. دوای ئەوە لە هەمان ساڵدا لە عێراق شەڕیان کرد لەگەڵ هێزە تایبەتیەکانی ئەمریکادا و هەموو ئەندامانی هێزەکە بە سەلامەتی گەڕانەوە. مەشقی تەواویان پێکراوە بۆ بەشداریکردن لە شەڕەکاندا. بۆ ماوەی چەند هەفتەیەک لەگەڵ هێزە تایبەتیەکانی ئەمریکادا بوون کە پێک هاتبوون لە مەشقکردن لەسەر چۆنیەتی هێرشکردن و لایەنی جەستەی و دەرونیەکان و ئەو سەربازانەی کە هەڵ نەبژێردراون بۆ خۆهەڵدان بە پەڕەشودیان بەرگریکردن دەگەڕێنرێنەوە و تا مەشقەکانیان دووبارە بکەنەوە. پێنجەم، هێزە تایبەتیەکی ئەمریکا. باشترین هێزی تایبەتە لە جیهاندا و وشەی سێڵ گوزارشتە بۆ وشەکانی سەرەتایی هەموو کەش و هەواکان وەکو وشکانی و ئاوی و ئاسمانی و بەمانای ئەنجامدانی ئەرکەکانی دێت لە هەر شوێنێک بێ و دروست کراوە بۆ ئەنجامدانی ئەرکە تایبەت و مەترسیدارەکان. لە ساڵی 1962دا دامەزراوە لەلایەن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بە ناوی جۆن کەنەدی. هێزە تایبەتیەکانی ئەمریکا توانایەکی زۆریان هەیە و ئەرکەکانیان بە خێرایی و ئازایەتیەوە ئەنجام دەدەن و لە چەند شەڕێکدا بەشداریان پێکراوە وەک شەڕی عێراق و ئێران و کۆریا و شەڕی خەلیج. پێش ئەوەی ببیتە ئەندام لەم هێزەدا دەبێ مەشقە قورسەکانی جەستەی و دەرونی ببڕی وەک مەلەکردن بۆ ماوەی 12 خولەک و بڕینی 500 متر و شناوکردن 50,000 لە خولەکێکدا و ڕاکردن بۆ ماوەیەکی درێژ. ئەم تاقیکردنەوانە بەس بۆ ئەوەیە ببیتە ئەندام لەم هێزە تایبەتێدا. لە دوای ئەوەوە مەشقەکان زۆر قورستر دەبن وەک خۆهەڵدان بە پەڕەشوت و شەڕی دەستە و یەخە و شەڕی چەک و لە دواییدا مەشقی مەلەکردنیان پێدەکرێ بە دەست و قاز بەستراوی و ئەم مەشقانە بۆ ماوەی 20 مانگ بەردەوام دەبێ
کە زۆرێک لە مەشقکەرەکان واز دەهێنن و تەنها لە سەدا یەکیان دەمێننەوە، هەروەک هێزە تایبەتیەکانی بەریتانیا کە تەنها ڕێگە بە پیاوان دەدرا ببنە ئەندام، بەڵام دواتر ئەم یاسایانە گۆڕدرا لە ساڵی 2015 کە ڕێگە بە وەرگرتنی خانمانیش دەدرا و خانمێکی ئەمریکی لە ساڵی 2017 ویستی ببێتە ئەندام لە هێزی تایبەتی ئەمریکادا کە دەبۆ یەکەم خانم کە ببێتە ئەندام، بەڵام دوای بینینی ئەو مەشقە قورسانە لە هەفتەی یەکەمەوە وازی هێنا، لەوانەیە درکی بە قورسی مەشقەکان کردبێ. هێزە تایبەتێکی ئەمریکا ئەو هێزە بوون کە ئوسامە بن لادنیان کوشت و هیچ ئەرکێک نییە کە بەم هێزە ئەنجام نەدرێت. ئێوەش کام لەم هێزانە سەرنجی ئێوەی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش سالاک بکەن و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.